دەچینە لای مامۆستا هەڵکەوزایر سەرۆکی لیژنا. فەرموو مامۆستا، ماندوو نەبی. زۆر سپاس، دەستخۆشی لە ئێوەکەم. خۆشحاڵم ئەمڕۆ لە شاشەی کوردستان تیڤی، دایکی شاشەکانی کوردستان، ئەمڕۆ لەگەڵ هونەرمەندانی بەڕێز هەموو کەسانی بە ئەزمون لە پرۆگرامی کوردستان ستار بە یەک دەگەینەوە. بۆ ساڵانێکی زۆرە بێت ئێمە لەو بەرنامە دوور بووین. بە خۆشحاڵیەوە و بە پشتیوانی کوردستان تیڤی ئەمڕۆ ئێمە و ئێوە و ئەو گەنجە بەڕێزانە چاوەڕیان دەکەین کە بە تینێکی گەرمەوە بێن، دەنگی خۆیان تاقیکەنەوە و ئێمەش گوێدەگرین و بەبێ جیاوازی ڕای خۆمان دەدەین. زۆر سپاس. بەڵێ مام ساڵکەوزایر سەرۆکی لیژنەی دادوەری پرۆگرامی کوردستان ستار، زۆر سپاس. بێگومان دینایەکێکی دیکە لە ئەندامانی لیژنەی دادوەری مامۆستا میکایلە، هونەرمەند میکایل، هونەرمەندێکی گەورەی کووردە، زۆری نەمان یادگاری خۆشمان لەگەڵ گۆرانیەکانی هەیە. وەکو لە پرۆمۆی بەرنامەکەش گوتی لە هەندارانەوە هاتووە تاوەکو لێرە گوێ لە بەهرەمەندان و دەنگخۆشان بگرێت. مامۆستا میکایل بەخێر بێەوە. زۆر سپاس و دەکەم، پیرۆزبایی لێ دەکەم و هیوادارم ئەوڕۆ لێرە بە لەگەڵ ئەو هونەرمەندانەی کە بتوانین دەنگێکی باش کە لە داهاتوودا سەعەبی کە بتوانێت خزمەتی هونەری کوردی بکە لێرە پێکەوە بە هاوکاری یەکتر دەنگێکی باش هەڵبژێرین و دەنگانێکی زۆریش معرەفی خەڵکی کوردستان بکەین لێرە. زۆر سپاس مامۆستا میکایل. ئەچمە زاخۆی دەلال لەوێوە ئەو هەمووە گەنجولاوە، ئەو هەمووە ئەزمونە جوانە، ئەو هەموو بەرهەمە جوانە ئەچمە لای کاکە عەبدولقەهار زاخۆیی. زۆر بەخێر بێت. گەلێک مەمنون. فەرموو دینەخان هەر ساغ بی. ئەس گەلێک دڵخۆشم ئەڤروکە لەگەڵڤان مامۆستا و عەزیز ڕینیشتیم خۆر و ئینشاءالله ئەم بشێن پرۆگرامێکی جوان پێشکەشکن و هەندە دەنگێت جوان پێشکەشکی وی ملەتی بکەن، هەندە کەسێن ستێر هەڵبژێرن بۆ وی ملەتی ئینشاءالله و سەرکەوتنێ بووە هەردووکواژێت خاڵسم. مامۆستا عەبدولقەهار زۆر زۆر سپاس. دینا دەچمە لای پرۆفیسۆر دکتۆرە بەڵقیس. بێگومان ئەویش یەکێک دەبێت لە ئەندامانی لیژنەی دادوەری ئەم پرۆگرامە. دکتۆرە بەوە ناسراوە دەستی زۆر سووکە، دایما نمرەی باش دەدا بۆ کەسانی کە بەشدارن، بە تایبەتی ئەگەر ئەو کەسە گەنجێکی قۆز بێت، جوان بێت، تاوان ئەگەر کچ بێیان کوڕ بێت. دکتۆرە زۆر زۆر بەخێربەی. سوپاسانەکەم. ئەمن ئەوڕۆ زۆر پێخۆشحاڵم لە ناو ئەو لیژنەی بەڕێزانە لەگەڵ مامۆستا هەڵکەوتوو لەگەڵ هەمووان، چونکە بەرنامەیمە بەرنامەیە کە خزمەتی وڵاتی خۆمان ئەەکەین. دوامی سوپەرستار لە کوردستان تیڤی زۆر زۆر بەباشی ئیشەکەن و ئەمن زۆر زۆر دڵم گەورە دەبی وەختی ئەو هونەرە جوانانە ئەبم دوایەکانە ئەمیش خۆم بە گەنج دەزانم. دکتۆرە ئەمیش جوانم دەگەڵ ئەو جوانانە دانیشتومە. ئەچمە لای لاوێک دەرباز پێش چەندین ساڵ لەسەر ستەیجێکی ئاوا گەورەیە خۆی تاقی کردەوە بۆ ئەوەی ببێت بە سوپەرستاری کوردستان و هەروەها دوای ئەوەی کە دووەمی سوپەرستاری کوردستانی بەدەستێنە توانی لە 130 بەرهەمدا تا ئەمڕۆ خزمەت بگەیەنێت. ئەمڕۆ ئەچمە لای کاکە میرا. کاکە میرا چیت بۆ ئامادەکردوین؟ چۆن خۆت ئامادە کردووە هاتوویت و ئەم ساڵ تۆ لیژنەیت؟ لە سەرەتا سڵاوێکی گەرم لە شاشە جوانەکەی کوردستان تیڤیەوە زۆر خۆشحاڵم کە ئەمڕۆ لێرە ئامادەم لەگەڵ مامۆستایانی ئازیز وەک لیژنە. هیوادارم جێگای متمانەی هەموو ئەو ئازیزانە بم کە بەشداری پرۆگرامی کوردستان ستاریان کردووە و جێگای متمانەی هەموو بینەریش بم و هیوادارم ببمە پاڵپشتێک بۆ ئەو گەنجانەی کە ئەمڕۆ لێرە بەشدارن. زۆر خۆشحاڵم. سپاس بەیەوەش. سپاس میرە، زۆر سپاس بۆ ئەندامانی لیژنەی بەڕێز. بێگومان دینە هەمومان پەرۆشی نەستا گوێمان لە دەنگیەوە بەشداربووانە بێت. ئەچینە لای یەکەم بەشدار بوو ستەیج بۆ ئەو بەجێ هێڵین. هیوادارین بتوانین زۆرترین بەشدار بوو وەرگین و هیوادارین بتوانین ئەم ساڵ ئەو دەنگەی لەسەر ئەم ستەیجە یەکەم دەبێت جێگەی متمانەی هەموو بینەران بێت.